ئێمە سێمان محافظە ڕووسەمان وەرنەگرتووە جەماعەت دڵنیابن نابێ ئێمە بە هیچ شتێک لەوە خۆش بین کەوا بە یەکموچە ڕازی بین. ئێمە وعدمان پێدراوە ئەلە ساس موچەیەکمان بدەنێ ئێمە بە هیچ شێوەیەک بە موچەیەک ڕازی نابین. ئێمە 3 مانگ و 7 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە. ئێمە داوای ئەوە ئەکەین کە هەرسێ موچەکەمان بۆ سەرفکەن و لەگەڵ ئەو 7 ڕۆژەش کە هەمانە ئەبێت لەگەڵ مانگی تازی ئەوانشمان بۆ قەربوو بکرێتەوە. ئێمە بە هیچ شێوەیەک بە یەک موچە ڕازی نین و ئەم بەیانیەش هەموو کرێکارەکانمان ئیمزامان کردووە بە یەک موچە ڕازی نابین بە هیچ شێوەیەک و ئەگەر یەک موچەشیان پێە بانێن بۆ ئێرە بۆ یەک موچە بۆ یەک موچە بانێن بە تەشی و بە چەمچەماڵیش. من بەس بە حاڵی خۆم من خێرخواست کرێخانووی بۆم داوە. بەس بە حاڵی خۆم خێرخوازێک هاتووە 3 کرێخانووی بۆم داوە. هەتا ئێستا 3 کرێمۆری دەم لەسەرە. خێزانم نەخۆشە، خۆشم نەخۆشم، کرێکیشم. جگە لە پارەی دوکانانی ئەم لاولاو بڕوا بکە لە ڕوومان نابچینە بازاڕۆ کاکە. کرێکیشم 100 خێزانم هەر لە ڕوومان نابچینە بازاڕۆ کاکە. وڵای لە ڕوومان نابچینە بازاڕەوە داوای یەک شت بکەین کە بمان دێنێ خەڵک ناماداتێ بە قەرز کاکە. تۆ ئەمە حاڵەکەت بێ خەڵک لە شوپە شتەداتێ بە قەرز. تۆ 3 موچەت لای کۆمپانیایە کۆمپانیایەک ئابم حاڵەوە 3 موچی لەسەر بێ و نیا سەردانی خەڵک بکە و نیا سەردانی کرێکارەکانی بکایتر ئەبێ چی کۆمپانیایەک. وڵی من خێرخواز سەرلەتر نەوتی داوە پێم وڵی من خێزانم دوو عملیات کە دارێک عملیات بێ عملیاتی کەم ئێستا تایەکیان خەرکە لە دەستدا خۆشم عملیاتم بەخوا هەندێک پارەم قەرت کردەوە بۆی خێرخواز هەندێ پارەی داوە پێم لە ڕای خوا 3 مانگە 7 ڕۆژە مەعاشمان وەرنەگرتووە. ئەمە ژیانەکەی ئێمە ئەو هایە زۆرمەمان کرێچین بەخوا زۆرمەمان قەزاری دوکانی دوومان قەرزاری مۆلیدەم ئێوارە پاریان داوە پێم بە قەرد دامە لە مۆلیە ئیتر والحاصل ئیتر ژیانەکەمان ئەو هایە زۆرمان کرێچین یاتم خۆم عەلاتم یعنی 42 وەرەقە قەرزدار. وڵای برا مەعاناتمانە منە زۆر هەری ساباز نەتا باین تاوانە سوێن بەخوای گەورەیەکی ئەمە خۆم لە کرێچیام چوومە چاوم عملیات کردووە لە تاران 10 بۆ 15 وەرقم قەرز کردووە بەلایانی کەمەوە. ئیتر ئێمە 3 مانگ و 7 ڕۆژە دینارێکمان وەرنەگردووە. ئەمانیش بۆ مەزعاوە ناڕۆتە ڕێوە. باسی چی بکەم؟ ئەمە نام کێشە مەناعاز زۆرە بە قورعان نازانم باسی بکەم. دڵمەوە نەپڕە. داوا لە کۆمپانیاکەم بە زوو دنگای بێتەوە سەر شێوە و ئەم موچانە بۆ ئێمە دابینکەن و ئێمە ژەم مەزعامە پێ خۆش نییە بە حەقەت کوچە و کۆڵان و شەقام و گشتی فول بووە لە زبڵ و خاشاک ئەگە دنیا گەرم بووە هەر مێژەمانی خوارد. یەک کەس بەهانامانە ناتوە نەوەڵی تەحەداکەم یەک کەس بەهانامانە ناتوە. خەڵکی شارەکەش لەگەڵمان نەبووە خەڵکی شارەکەش هەڵسا لەگەڵمان نەباتە سەر جام بێتە سەر بەلای کۆمپانیەکان بڵێ کاکە ئەم کرێکارانە حەقی خوانە داوای مافی خوانەکەن یعنی ئەم مەزاوا ناڕوە کاکە نەوەڵای یەک خێرخوازە نەبێت لە دەرەوە بڕی 75 هاوکاری ماگەڕی یەک کەس هاوکاریکمای نەگەڕی لە دەرەوە خێرخوازە ناردیدی بوومە باڵێ لە دەرەوەی وڵات. من ئێستا ئەمڕۆ دکتۆر پێمی گوتووە خێزانت بێنە بۆ عەیادەت ڕوا بکە دینار لە ماڵمان بەچی گوتووە 3 دانە ڕۆژە قەترێ ڕۆن لە ماڵی منان نییە 3 دانە سوێن بەخوا قەترێ ڕۆن لە ماڵمان نییە. چوومە لە دراوسەکانم ڕۆنم هێناوە بە قورعان بە قەرز هێنامە چوومە دەستمان لە مەعاشم دەنێ ئینشەڵڵا بیکردێت.